گفتوگۆکانمان دەست پێکەین دەزانین ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزرانی یەکێتی ژنانی کوردستاندا. یەکێتی هەموو ژنانی کە هاو ئامانج و هاو خەباتن بۆ درێژەدان بە تێکۆشان لە پێناو بەرزکردنەوەی دۆزی ژنان و هەروەها دەستە بەرکردنی ماف و ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی و هەروەها نهێشتنی هەموو جۆرە جیاوازیەک. ئەمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین میوانێکمان لەلایە جەنابیان دیمەن محەممەد سەرۆکی لقی کەرکووک یەکێتی ژنانی کوردستان باسێکیان یاداکەین و هەروەها باسی هەوڵ و تێکۆشانەکانی یەکێتی ژنانەکەین هەروە ئەو ژنانی کە لەوەی یەکێتیە ئیشیان کردووە لە پێناو بەدەستێنانی مافەکانی ژنان و دەستە بەرکردنی مافەکان و کارکردن لە پێناو ئەو بوارانی کە تایبەتن بە ژناندا. خاتو دیمەن بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت. خاتو دیمەن سەرەتا پیرۆزبایان ڕۆژە لە جەناوتەکەم و ئەمێت پەیامی خۆت بۆ ئەم ڕۆژە بۆ ئەم یادە بزانم. زۆر سپاس دەستان خۆش بێ منیشە لێرەوە پیرۆزبایی لە ئێوەی بەڕێزی شەکەم ئێوەش هەموو کاتێ چی لە پێشی کامێرە و چی لە پشتی کامێرە خەباتێکی بێ و چاندتان کردووە هەر بەناو یەکێتی ژنانەوە پیرۆزبایی لە هەموو ئەو کەساناکەین کە هەوڵ و ماندووبوونەکەن لە پێناو بەدیهێنانی مافەکانیانە بە تایبەتی لە ژنان بە تایبەتی وەکو جەنابتان کە بەردەوام ئێوەش خەباتێکی بێوچان ئەکەن ئێمە دیار وەکو یەکێتی ژنانی کوردستان پیرۆزبایی خۆمانەگەینینە هەموو ئەو ژنانی کە بەردەوامن لە خەبات و بەدەستێنانی مافەکانیان. دەستان باشە. خاتو دیمەن ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی دامەزرانی یەکێتیە ئامانجی دروستکردنی چی بوو؟ دیارە دروستبوونی یەکێتی ژنانیان ئامانجی یەکێتی ژنان ئەوە لە خەباتی شاخەوە دروست ببوو لە خەباتی پێشمەرگایەتیەوە دروست بووە. دیار بۆ ئەو کاتە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئێمەش ژنانمان بێوچان خەباتیان کردەوە بێوچان لە هەوڵی بەدیهێنانی مافەکان و خەباتی نیشتیمانی بوونە. دیارە ئەم دروستبوونی ئەم یەکێتی ژنانە لە ساڵی 1970 کە دروست بووە لە کاتێکی زۆر سەخت و دژوارە دروست بووە لە کاتێکا دروست بووەکەوە ئەو پێویست بووە کە ژنان دیفاع لە خۆیان بکەن و خەبات بکەن بۆ خەباتێکی دیموکراسی و بۆ بەدیهێنانی مافەکانیان. دیارە ئەو کاتە هەموو پشتیوانی برا پێشمەرگەکان بوونە. ئەم دوایەوە کە بە هەوڵی و بە پشتیوانی بەڕێز مامجەلال کەوا بیرۆکەی ئەوە بووە کەوا یەکێتی ژنان خەباتێکی سربەخۆیان هەبێ و ئەوان یەکێتی ژنانیش هەبێت و ئەوانیش دیار بن. دیارە کە لەو کاتا کە دروست بووە لە ساڵی لە مانگی 11 لە شاری سەقزدا دروست بووە لە کاتێکی دژوارە بووە. چۆن ئێستا کاتێکی دژوارە بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتەکەوە کۆمەڵێ کەسی ئازادی خواز دەنگی ناڕزایی هەڵدەبڕن و داوای ئازادی خوازی ئەکەن و داوای مافی خۆیان ئەکەن داوای ژیانێکی ئاشتی خوازانە ئەکەن. دیارە هەر لەو کاتێشە ئەم خەباتە ئەم یەکێتی ژنانە دروست بۆ خەباتی بەردەوام بۆ تاکو ئێستێشی پێوە بێ هەتاکو هاتوۆتە ساڵی ئەوەی کەوا لە ئێمە کوردستان ئازاد بووە لە دوای ڕاپەڕینەوە کە هاتوینەتەوە کوردستان و هاتوینەتەوە وڵاتی خۆمان ئەم یەکێتی ژنانە برەوێکی باشی داوە و خەباتێکی بەرفراوانی بووە لە هەموو ئەو شوێنانی کە ئازاد کراوە لە دەست حزبی بەعسا کەوا توانیوێتی بارەگا و کۆمیتە و لقی خۆی هەبێ و کۆمەڵێ ژنی زۆر باش لەو کاتەوە تاکوی ئێستا خەباتی خۆیان کردووە بۆ خەباتێکی دیموکراسی خەباتێکی ئاشتی خوازی خەباتێکی کۆمەڵایەتی و تەندروستی و هەموو بەشەکانی لە خۆ گرتووە تاکو ئێستا بەردەوام بۆ لەو خەباتانە. دیارە جێدەسی یەکێتی ژنان و ئەو خەبات و هەوڵ و ماندووبوونانی یەکێتی ژنان لەسەر ئاستی هەموو شارەکانە و شوێنەکانە کە بوونیان هەبووە زۆر بە ئاشکرایانە دیارە هەم لە ڕووی شوێنی بڵێن ئەو کایانی کە ئیشمان تیا کردەوە وەکو مەجای تەندروستی مەجای کۆمەڵایەتی کە دیفاعی ئەو دیفاعمان کردویان ئەو هەوڵانەمانداوە بۆ ئەوەی کەوا بتوانین زۆرترین خەبات بکەین زۆرترین ماف بەدەست بێنین. هەندێک جار لێرە و لەوێ ڕەنگە پێمان بوترێ ئیتر ژنان چیان ئەوێ هەموو مافێکیان هەیە و هەموو حەقێکی خۆیان هەیە ئەو تا ژنان ئازادە نەخێر ئێمە زۆر شت ماوە بەدەستی بێنین ئێمە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هێشتا زۆر شت ماوە بیکەین ئێمەش دیارە ئەو شتانی کە هەتاکو ئێستا کردومانە لێرەوە درود ئەنێرین بۆ ڕۆحی پاکی بەڕێز مامجەلال کە هەموو کاتی پشتیوانی ئێمە بووە لە سەرەتای ڕاپەڕینەوە کە دەستمان بۆ خەباتە کردووە
کۆمەڵێشت کەوا ئێمە داوامان کردو لەسەر پێشنیاری ئێمە بەڕێز مام جەلال لەگەڵ حکومەتە بەدەستی هێناوە وەکو بۆ نمونە کۆمەڵی شوێن ینی کۆمەڵی ئۆفیس یان سنتەر کە تایبەتە بە تەندروستی و تایبەتە بە ژنان وەک لەوانە یەک لەوانەکەوە جێدەستی یەکێتی ژنان و بڕیاری بەڕێز مام جەلال کە سنتەری دەرونیە کە تایبەتە بە ژنان سنتەری سۆزی دەرونی کە تایبەتە بە نەخۆشیەکانی ژنان کە ئێستا سنتەرێکە لە سەر ئاستی هەموو کوردستان و ئەتوانین بڵێن عێراقیشا کە ئەو ژنانی کە حاڵەتی دەرونیان تەواو نییە دێت لەو نەخۆشخانەیە چارەسەری بۆ ئەکرێ و ئەگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی یەک لەوانە سنتەری پشکنینی پێشوەختە سنتەری مەمکەکەی لە نەخۆشخانەی شارە لە سلێمانی یەک لەوانە سنتەری ڕاوێژکاری خێزانیە کۆمەڵێ سنتەری کە هەیەکەوە لەسەر پێشنیاری یەکێتی ژنان و لەسەر داوای بەڕێز مام جەلالکەوە حکومەت ئەمڕۆ دای مەزراندووەکەوە ئەوە یەکێکە جێی دەستخۆشیە کەوا یەکێتی ژنان توانیوێتی ئەوە بەدەستبێنی جگەل لە کۆمەڵێ بەشیکەکەوە ئێمە هەموو کاتی هەوڵمان بۆ داوە و جگەل لەو خەباتە مەدەنیانە و ئەو خەباتە جەماوەریانەی کە ڕۆژانە ئێمە هەوڵی بۆ ئەدەین و خەباتی بۆ باشە خات و دیمەن یەکێتی ژنان توانیوێتی باس لەوە کرد کە لە زۆربەی کایەکانە ئێوە پاڵپشتێکی باشی ژنان بوون کارتان کردووە لە هەموو کایەکانی ژیان لە هەموو کەرتەکان ناتوانین بڵێن کارتان کردووە باباسی یەکسانی جێندەری بکەین یەکێتی ژنان توانیوێتی ئەو جیاوازە جێندەری کە لە یەکە با بڵێن لە ناوەندەکانی بڕیار لە ناوەندە ئیداریەکاندا هەبووە بتوانێت هاوسەنگی بۆ جێندەر بگەڕێنێتەوە لێە دیارە یەکێتی ژنان هەموو کاتێ ئێمە بڵین پەیامێکی گەیاندنی ئەو پەیامی کە هەیە یان کە ئەکری قسەی لەسەر بکەین یەکێتی ژنان هەموو کاتێ پاڵپشتی ئەو پەیامە بووە یان گەیاندنی ئەو پەیامە بووە بەلایانی دەسەڵات یان بەلایانی ئەوەی حکومڕانی کەوا بتوانین ئەو پەیامی تیا جێبەجێ بکەین هەموو کاتێ یەکێتی ژنان ئەگەر هەر شتێک کە پێویست بێ لەم کۆمەلگایە یان لەم بارودۆخەیە کەوا تایە بگۆزەرێن هەموو کاتێکێتی ژنان یەکەم کەس بووە کەوا بتوانێت بەیان نامەی خۆی و یاداشتی خۆی و بڕیارەکانی خۆی بگەینێتە شوێنی بڕیار هەموو کاتێ یەکێتی ژنان یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کەوا زۆربەی ڕێکخراوەکانی کەشی لە خۆی کۆ کردوتەوە و کەوا بتوانین ئەو پەیامەی کە ئەمانەوێ بیگەێنین یان ئەو یەکسانیەی کە ئەمانەوێ ئەو یەکسانیە یان ئەو جیاوازیە جەندەریە کە بمانێ جێبەجێکەین یەکێک بووە لەو کەسانی کەوا یەکێتی ژنان توانیوێتی ئەو گەیاندنی ئەو پەیام و جەندەرە بێ کە بگاتە شوێنی خۆی و بۆ جێبەجێکردنی پەیامەکەی دیارە ڕەنگە لە هەندێک شوێنە جیاوازیەکە کەمتر بەدی بکرێ لە هەندێک شوێنی کە دیارە ئێستش پێویستی بە هەوڵ و ماندووبوونە کە هەوڵی بۆ بدرێ بۆ نمونە لە شوێنە تازە ئازادکراوەکانە ئێستش پێویستمان بەوەی وەکو چۆن لە دوای نەوەتەکان و ڕاپەڕینەوە هەوڵ و ماندووبوونێکی زۆرماندا بۆ ئەو بڕیارانەی کە ئەمانەوێ بگەینینە شوێنی مەبەستیان ئەمانێ بگەینینە حکومەت کە جێبەجێ بکرێ ئێستش ئەبێ هەوڵ و ماندووبوونی خۆمانی بۆ بدەین ئەوی شێکێتی ژنان هەموو کاتێ لەگەڵ ڕێکخراوەکانی کەیە هەوڵی خۆی داوە لە ئەتوانین بڵێن لە شوێنەکانی کەیە گەشتوتە بڵێن هەدەفی خۆی پێکاوە لە هەندێک شوێنی کەیشە ئێستش پێویستی بە هەوڵ و ماندووبوونە و هەر بەردەوامیشە لەو هەوڵ و ماندووبوونەی خۆی و بەردەوامیش ئەبێت باشە هەر لەو دواوشێتەوە لە مەسلەی بەردەوامی ئێستا یەکێتی ژنان بەکوێ گەشتووە چەند لەقی هەیە لەکوێ کارەکەن ئێستا لەسەر چ ئاستێ کارەکەن ئەوە ڕابردووەکەی دەزانین ڕابردوویەکی پرشنگان بەڵێ یەکێتی ژنانی کوردستان لە سەر تاسەری کوردستانە ئەتوانین بڵێن بە عێراقیشەوە ئێستا لق و بارگای خۆی هەیە بۆ نمونە ئێستا ئێمە لە شنگالیشە بارگامان هەیە و لەقمان هەیە لە عێراق لە ناوەندی عێراق خۆی کە بەغایە بە هەمان شێوە لق و بارگای خۆی هەیە و ستافی خۆی هەیە لە هەموو شوێنە تازە ئازادکراوەکانە کە ئەکرێ زیاتر قسەی لەسەر بکەین چکە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە لە کوردستان بە تایبەتی هەموو پارێزگا و قەزدا و ناحیەکانە هەم لقمان هەبووە هەم لژنەمان هەبوو هەم کۆمیتەمان هەبووە لە شوێنە تازە ئازادکراوەکانی عێراقیشە بە هەمان شێوە ئێستا لقمان هەیە کۆمیتەمان هەیە لژنەمان هەیە ئەم لق و کۆمیتانە لە شوێنە تازە ئازادکراوەکانە
بڵێن ئەتوانین بڵێن لە ئاستی شوێنەکەی خۆیان بە پاڵپشتی بڵێن یەکێتی ژنانی کوردستان بە پاڵپشتی سکرتارێتی یەکێتی ژنانی کوردستان توانیوێتی مەفهومی خۆی بگەێنێت توانیوێتی خەباتی خۆی بکات دیارە لەو شوێنانە ڕەنگە وەکو سلێمانی نەبێ یان وەکو کوردستانە نەبێ ئەبێ جۆرە خەباتێک بکەی نابێ یعنی جۆرە خەباتەکە هەم بۆ بەدەستهێنانی ئەوەی کەوا تۆ بتانی وەکو کوردستانیەک یان وەکو کوردێک خۆت بچەسپێنی دەنگی خۆتە بێ ڕەنگی خۆتە بێت ئەبێ زمان حاڵی ئەو شوێنە بێ لە هەمان کاتە ڕەنگە خەباتەکەی ئەوێ هەوڵەکەی ئەوێ یان بارەگاکەی ئەوێ لقەکەی ئەوێ قورسایەکی کەی لەسەر شانە بە حکمی ئەوەی ئەوە لەو شوێنە تازە ئازاد کراوانە شوێنێکی فرەنەتەوەیە شوێنێکە فرە مەسهەبیە تۆ ئەکرێ خۆت لەگەڵ هەموو ئەوانە بگونجێنی وەکو کوردێک بیسەلمێنی کە تۆ توانای تۆ چۆنە یان تۆ ئەتوانی چی بکەی یان تۆ ئەتوانی چۆن بتانی وەکو خوشک و برایەک لەگەڵ ئەوە تەعامل بکەی هەتاکو قەناعەتت پێ بکە دیارە ئەو خەباتە وەکو پێم وتی ئەتوانین بڵێن لە دوای ئازادکردنی عێراقەوە لە دوای بڵێن شەڕی داعشەوە خەباتەکەی ئەوێ سەختتر بووە خەباتەکەی ئەوێ هەوڵ و ماندووبوونێکی تایبەتی ئەوێ وەکوتم لەگەڵ بارودۆخەکەی ئەوە ئەبێ بیگونجێنی ئەم هەوڵانە ڕەنگە هەروە ئاسان نەبێت بۆ نمونە ئێمە ئێستا وەکو یەکێتی ژنانی کوردستان لە لقی کەرکووکە بۆ نمونە یادەکان ئەکرێتەوە بۆ نمونە یادی دامەزراندنی یەکێتی ژنانە 25 نۆڤەمبەرە یان بڵێن بۆ نمونە ڕۆژی تەندروستی جیهانیە ئێمە ئەم یادانە ئەکرێت لەگەڵ بارودۆخی ئەوێ یابێ یان لەگەڵ حکومەتی عێراقا یعنی تۆ ئەتوانی خۆ بگونجێنی دیارە ڕەنگە ئەم خۆ گونجانەیش ئەگەر تۆیەک بە زمانێکی چۆن ئەڵێ ژنانێکی کوردستانیەوە یان وەکو کوردێک نەچیتە پێشەوە ڕەنگە هەندێک جار تۆ وەلا بنرێ بە ناوی ئەوەی کەوا تۆ ڕەنگە ڕێکخراوەکەت کوردستانیە پەیوەندی بە عێراقەوە نییە یان هەندێک جار لەوانەیە بڵێ تۆ ئەتوانی لە کوردستانە ئیشی خۆ بکەی ئەمە کەرکووک و ئەمە شوێنێکی عێراقە تۆ ئەتوانی وەکو کەسێکی کەرکووچیانە و یان وەکو نەتەوەیکی ئەو شوێنە تۆ ئەتوانی ئەو بکەیت دیارە ئەمە هەموو کاتێ ئێمە وەکو یەکێتی ژنان بە پاڵپشتی وەکوتمان سکرتارێتی یەکێتی ژنانەوە بە جۆرێک چوینەتە پێشەوە کە توانیمانە جێ خۆمان لەو شوێنانە بکەینەوە کە توانی ویشمانە ئەوان احتراف بە ئێمە بکەن بۆ نمونە هەر ئێستاکەوا لەگەڵ ئەو حکومەتی عێراقی ئەوەیە کەوا ئێستا ئێمە هەڵسو و کەوت ئەەکەین ئیشەکانمان زۆربەی لەگەڵ ئەوانەیە بۆ منەوە کێشە کۆمەڵاتیانی کە ڕوو ئەدا لەگەڵ ئەوانە ئەتوانیمانە ڕوبەڕووی ئەوان بۆ نمونە هەندێک جار لە ڕۆی پۆلیس و شرتەوانە هەماهەنگێکی باش دروست کراوە ئەتوانین خۆمان بگوجێنینیان لە ڕێگەی فەرمانگەی تەندروستی کەرکووکەوە کەوا توانیمانە ئەو پەیامە تەندروستی خۆمان کە چۆن لە کوردستانە هەوڵمان بۆ داوە توانی ویشمانە لە کەرکووک و لە شوێنە تازە ئازاد کراوەکانە وەکو ئەم یەکێتی ژنانەکەەوە توانیمانە جێی خۆمان بکەینەوە ئەم خەباتی یەکێتی ژنان لەو شوێنانەیە بەردەوامی هەبێ و توانی ویشمانە بیسەلمێنین لە لای ئەوانیشکەوە ئەوان احترافێک بە یەکێتی ژنانی کوردستان بکەن باشە خات و دیمەن بابین باسی دادگاکان بکەین تا چەند لەگەڵێوە هەمەهنگ بوون تا چەند توانی ویانە مامەڵەیەکی گونجاو لە جێگی خوا لەسەر کەیسەکانی ژنان بکەن تا چەند توانیتانە ئێوە لە ڕێگەی دادگاکان و کەیسانی کێتە بەردەمتان بتوانن بە شێوەیەکی گونجاو لە ئاستی خۆیان کەیسەکان بەرنەوە یاخود ئەو داکۆکی کە ئەتانەوێت لەو ژنانی کە زۆڵمیان لێکراوە لەو ژنانی کە هانا بۆ یەکێتیەکە هێنن بتوان لەگەڵ دادگاکانە هەماهنگ بن و بتوان کەیسەکانیان بۆ نمونە پشتگیرێکی باشی هەبێت بڵێ دیارەیەکێتی ژنان وەکو باسم کرد تەنسیقێکی زۆر باشی هەیە و توانیوێتی خۆی بگونجێنێ لەگەڵ هەموو ئەو دام و دەستگا حکمیانەی کە تۆ ئەتەوێت کاری لەگەڵا بکەین وەکو سەرەتا باسم کرد یەکێتی ژنان هەموو کاتێ پەیامی گەاندنەکەی و فشارێکە بۆ سەر حکومەتکەوە بمانەوێت ئەو پەیامەی کە ئەمانەیە بگەینینە شوێنی خۆی لەگەڵ دادگایشا هەر بە هەمان شێوە سەرەتای تەنسیق بوونمان ئەوە بووە کەوا توانیمانە ئێمە وەکو یەکێتی ژنان چەند محامیەکی خۆمان هەیە ینی پارێزەرێکی خۆمان هەیە کەوا پارێزەری یەکێتی ژنان و کەوا بتوانێت لە دادگاکانە دیفاع لەو کەیس و کێشانەی یەکێتی ژنان بکە کە لە ڕێی یەکێتی ژنانەوە بەبێ بەرامبەر تەبعاً ئەو کاتە ئەو کێشانەی کە دێنە یەکێتی ژنان ئەچنە دادگای سلێمانیان هەر ئەو دادگایانی کە ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵیانە لە ڕێ ئەو پارێزەرانی خۆمانەوە بەبێ بەرامبەر کێشەکان و کەیسەکانیان چارەسەر ئەکرێ و کەیسەکانیان ئەجوڵێنرێ بە گوێرەی ئەو
بڵێن شێوازی داڕشنەی کەوا هەم یەکێتی ژنان ڕوبەڕووی پارێزەرەکەی کردوێتەوە هەم پارێزەرەکەش ڕوبەڕووی دادگای کردوێتەوە ڕۆژانە کەیسەکانمان لەگەڵ جەرسەکانی دادگاکانە جێبەجێ بووە و توانی بێتی بگاتە شوێنی خۆی وەکو ئەو کەسانی کە کێشەیان هەیە لە یەکێتی ژنان و ڕیان لە دادگاکانە کردووە خاتون بەڵێت باسمان لەو باس لەو کرد کە زۆربەی ناوەندەکان لەگەڵ ئێمەیان بەڵام ڕێکخراوێکی زۆرتان هەیە لە هەموو ناوچەکان ڕێکخراو هەیە مووی بۆ داخۆیکردن لە مافی ژنان بەڵام دەبینی لە ئێستادا لەگەڵ پشتگیریە گەورەی بۆ نمونە دادگاکانە لەگەڵەوەی کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانمان هەیە لە پەرلەمان کە پەرلەمانی ژەمە بۆ لیژنە هەیە و پشتگیری یەکێتی ژنان و هەروەها ژنانی شەکات ئێوە وەکو یەکێتی ژنان کە کار لەو بوارەدا دەکەن بۆچی ڕۆژنی ینی چاو نەکەینەوە کەیسێکی کوشتن جا ئەمە بەدەستی مرد بێت باوک بێ برا بێت مان بێت چوزانم هەر کەسێک بێت ژن ئەکوژرێت هۆکار چیە تا ئێستا ڕووداوانە هەر بەردەوامن پێت وایە کە ئەمە گەڕێتەوە بۆ ناهۆشیاری کۆمەڵگە یاخود بابەتەکە چێ بۆ نەتوانراوە ڕێگە بۆ توندوتی ژیانە بگیرێ ئێمە ئەگەر قسەکەت جوانە هەموو کاتێ ڕەنگە هەندێک کاتی شتمان ڕوبەڕوو بێتەوە ئەڵێ بۆ نمونە لەوانەیە کوشتنی ژنێک لە هەر شوێنێکا کە ئەکوژدێ لەوانەیە بۆ نمونە کۆمەڵانێک کەسێک هەیە هیچی کەی بەدەستەوە نییە یان لەوانەیە نەیاری ڕێکخراوەکان بێ یان نەیاری بڵێن ئەو یەکێتی ژنانە بێ کە دروست بۆ کایە لەوانەیە یەکسەر کوشتنی کەسەکە فشارە خاتە سەر ئەوەی ئایا یەکێتی ژنان بۆ هیچی نەکردویان بۆ هەڵوێستی نەبووە ئێمە ئەگەر ئەمڕۆ سەیری بارودۆخەکە بکەین بارودۆخێکی بڵین چۆن نەهەموارمان هەیە بارودۆخەکە جیاوازە وەک وتمان لە دوای شەڕی داعشەوە بەڕاستی ئێمە بە حکمی ئەوەی کەوا لەگەڵ عێراقاتی هەڵکێشیەکمان هەیە کۆمەڵەیە ئاوارە و کۆمەڵە شوێنی کە ڕووی کرۆتە کوردستانەکەمان ئێمە کوردستانەکەمان وەک کوردستانەکەی جاری جاران نییە کوردستانێکە ئەتوانین بڵێن ئێستا بەشێکیشە لە عێراق کەتی هەڵکێشی بووە و بە حکمی ئاوارە بوون و کەسی پەنابەرکەوە هاتوونەتە شوێنەکەمانەوە ئەمە وای کردووە کەوا تۆ هەم خەڵکەکان زۆر بێ هەم کێشە و مەشاکیلەکان زۆر بێ هەم بواری ناوەشیاری کەسەکانیش بە هەمان شێوە ئەوەیش هەرە گەڕێتەوە بۆ ناوشیاری خێزان ئێمە لێرە ئەگەر کێشەیەکی شەیە بەرامبەر بە خێزانەکان یان بەرامبەر بە کچەکانمان یان بە ژنەکانمان بە کوشتن حل ناکرێ تو ئەگەر دیقەت بی ئەمڕۆکە تۆ هی کەسێک کێشەیەکی هەیە لە خێزانەکەتە یان لە کۆمەلگاکەتە ئەیکوژی ئەی تۆ نازانی دوای کوشتنەکە تۆ کێشەیکە بۆ خۆت دروستەکەی تووشی دادگابی تووشی لێپێچینەوەبی تووشی سزادان ئەبی ئەمە دیارە چارەسەری ئەم کێشانە تەنها ڕێکخراوەکانی ژنانین یان تەنها کێشەی یەکێتی ژنان نییە یەکێتی ژنان وەکو پێم وتی ئەو ئەتوانێ فشار بێت لە لاینی دادگاوەکەوە ئەم کێشانە بتوانین ڕایگرین ئێمە ئەتوانین هەتاکوی ئێستا هەموو کاتێ ئێمە وەکو یەکێتی ژنان ڕێگەی ئاشتی خوازیمان گرتووە ئەمانەوێژ دادگا سەروەر بێ یاسا سەروەر بێ ئێمە هیچ کاتێ ئێمە نە دادوەرین نە حکومەتین بتوانین نە خەڵک سزا بدەین ئێمە ئەتوانین خەڵک وشارکەینەوە ئەتوانین خەڵک بگرینە خۆمان تا کێشەکەی بۆ چارەسەر ئەەکەین ئەتوانین ئەو کێشە و مەشاکیلانی کە لە شوێنێکە هەیە بە یادداشتێک ڕوبەڕووی حکومەت و دادوەریکەینەوە ئەمە دیارە ئەگەر ئێمە لە ناو حکومەتی خۆمانە هەموو شتێک بگێڕینەوە بۆ یاسا دادوەر بێ یاسا ئیشەکانی خۆی بکە ئێمەش ئەتوانین بڵێن کێشە و کوشتار کەمتر ئەبێتەوە بەڵام بەداخەوە ئەمە ئێمە لێرەوە لەم ڕۆژە پیرۆزەیە لە ڕۆژی دامەزراندنی یەکێتی ژنانە دوای 33 ساڵ خەباتکردن و هەوڵمان دووبوونمان بۆ خێزانێکی تەندروست و خێزانێکی دوور لە کێشە و مەشاکیل و خێزانێکی دوور لە کوشتار ئێمە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی فیدرال ئەەکەین کەوا سەروەری بۆ یاسا بگێڕنەوە یاسا سەروەر بێ بۆ ئەوەی کوشتار نەبێت بۆ ئەوەی لە هیچ شوێنێکا کوشتار نەبێت لە هیچ شوێنێکە یعنی بۆ هیچ مرۆڤێک کوشتار نەبێت بە تایبەتی دەستیش نەبن بۆ کوشتنی دایک و خوشکەکانمان ئێمە ئەتوانین بە گفتوگۆ بتوانین چارەسەری کێشەکانمان بکەین ئێمە لێرە ئەگەر کوشتاری شەبێ هۆکاری حاڵەتی دەرونیە هەمومان لە حاڵەتێکی ناهەموارین هەمومان حاڵەتێکی دەرونیمان هەیە بۆیە ئەمە زەختێکە پاڵنەرێکە وامان لێ ئەکا کە دەست بۆ کوشتنی کەسە نزیکەکانی خۆمان بەرین هیوادارم هیچ کەسێک دەست بۆ کوشتنی خوشک و دایک و کەس و کاری خۆی نەبا بۆ خوشک و براکانیشی نەبا خاتو دیمەن محەممەد سەرۆکی لەقی کەرکووک یەکێتی ژنانی کوردستان سپاس بە ئامادەبوون بەخێر هاتی سپاس بۆ ئێوە دەستی ئێوە خۆش